لە چەند مانگی ڕابردوودا چەندین بەرپرسی کوردی باکوور و باشوور و ڕۆژئاوای کوردستان سەردانی مۆسکۆیان کردووە. زۆربەی لایەنە کوردەکان هاوڕان لەوەی نابێت لە هاوکێشە نوێکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کورد پێگەی رووسیا لە بەرچاو نەگرێت. بەڵام ئەمەی لەم نێوەندەدا جێگەی پرسیارە و کەمتر قسەی لەبارەوە دەکرێت سیاسەتی رووسیایە بەرامبەر بە کورد. ماڵپەڕی ئەلمۆنیتۆر لە راپۆرتێکیدا ئاماژەی بەوە داوە لە رووسیا دوو بۆچوون بەرامبەر بە کورد هەیە. هەر بۆچوونێکیشیان لەلایەن کۆمەڵێک لە سیاسیەکان و دیپلۆماتکاران و چاودێرانی سیاسیشەوە پشتگیری لێ دەکرێت. خاڵی هاوبەشی هەردوو بۆچوونەکە ئەوەیە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیتر بەم شێوەی ئێستا بەڕێوە نابرێت. بۆچوونی یەکەم ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانکاری گەورە بەڕێوەیە. کوردیش بەهۆی ژماری زۆری دانیشتوانەوە و بەهۆی سەرکەوتنا سەربازەکانی هێزە کوردەکانەوە لە شەڕی دژ بە داعش و گروپە توندڕەوەکانی دیکە ڕۆڵی کاریگەر دەبینێت لە گۆڕانکاریەکانی ناوچەکە و ئەمڕۆ بێت یان سبەی کورد دەوڵەتی سربەخۆ دادەمەزرێنێت. لایەنگرانی ئەم بۆچوونە پێیان وایە کورد وەک دەرفەتێکی مێژووی سێری ئەم قۆناغە دەکات و دەبێت حکوومەتی رووسیاش خۆی بۆ ئەگەری دروستبوونی دەوڵەتی کوردی ئامادە بکات. لە بەرامبەردا بەشێکی دیکە لە بەرپرسان و دیبلۆماتکارانی رووسیا پێیان وایە دروستبوونی دەوڵەتی کوردی و دابەشبوونی وڵاتانی ناوچەکە کاردانەوەی چاوەڕوان نەکراوی لێ دەکەوێتەوە و لە ئەگەری پشتگیریکردنی رووسیا لە هەوڵەکانی کورد بۆ دروستکردنی دەوڵەتی کورد زیانی گەورە بە پەیوەندیەکانی رووسیا لەگەڵ هەر یەکە لە وڵاتانی ئێران و تورکیا و سووریا و عێراق دەگەیەنێت. هەر بۆیە لایەنگرانی بۆچوونی دووەم پێیان وایە رووسیا لە پێناو سەقامگیری ناوچەکەدا دەبێ پشتگیری لە حکوومەتەکانی ناوچەکە بکات و هاوکاتیش بۆ چارەسەری پرسی کورد و کەمەنەتەوایەتەکانی دیکەی ناوچەکە رووسیا دەبێت پشتگیری چارەسەرێکی مامناوەندی بکات کە ئەویش بریتیە لە پرۆژەی خۆبەڕێوەبەری لە چوارچەوەی وڵاتاندا بۆ کورد و نەتەوەکانی دیکە. بەمەش لەلایەک کورد و کەمەنەتەوەکان تا ڕادەیەک ڕازی دەبن و لەلایەکی دیکەش یەکپارچەی خاکی وڵاتانی ناوچەکە پارێزراوە. لەبارەی پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان رووسیا پرۆژەی فیدرالیزم بۆ سووریا بە گونجاو دەبینێت. بەڵام بەپێی راپۆرتەکەی ئەلمۆنیتۆر گرفتی سەرەکی رووسیا لە سووریا ئەوەیە نەیتوانیوە حکوومەتەکەی بەشار ئەسەد ڕازی بکات بەوەی سیستەمی فیدرالی بۆ سووریا قبوڵ بکات. سەرباری ئەوەش رووسیا لە هەوڵەکانی خۆی بۆ ڕازیکردنی بەشار ئەسەد بەردەوام دەبێت بۆ ڕازیبوون بە سیستەمی فیدرالی بۆ سووریا. هەر بەپێی راپۆرتەکە رووسیا بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراقیش هەمان بۆچوونی هەیە. بۆ نمونە کاتێک رووسیا لە ساڵی 2017 کۆنسوڵگەری خۆی لە هەولێر کردەوە لە بەرامبەر مەهەڵوێستەیدا بۆ ئەوەی بەغدا لە خۆی نەڕەنجێنێت چاوپۆشی لە کۆمەڵێک پرۆژەی گەورەی ئابووری کرد لە هەرێمی کوردستان و لە ئێستاشدا تەنها ئامادەی لە ڕێگەی بەغداوە هاوکاری سەربازی حکوومەتی هەرێم بکات. رووسیا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە قورساییەکی زیاترەوە هاتۆتە ناوچەکە و سەرەکیترین هاوپەیمانەکانیشی ئێران و حکوومەتی سووریا. هەر لەو ماوەیەشدا بەرپرسانی هەندێک لە وڵاتانی عەرەبی ناوچەکە گەشتە دیبلۆماتیەکانیان بۆ رووسیا زیادی کردووە. هەر بۆیە بەشێک لە چاودێران بەهۆی پێگەی رووسیا لە ناوچەکە پێیان وایە کورد هەر پرۆژەیەکی هەبێت دەبێت ڕۆڵی رووسیا لەبەرچاو بگرێت.